سڵاو بینەرانی دەنگی ئەمریکا ئەم کاتتان باش. من سنوورکەریمم لە بەرنمەیەکی تایبەت هاتمە وڵاتان بۆ تاوتوێکردنی بارودۆخی سیاسی عێراق و هەرێمی کوردستان بۆ تاوتوێکردنی ئەم تەوەرانە میوانداری بەڕێز شاڵاوی عەلی ئەسکەریمان کردووە، کارگێڕی مەکتەبی سیاسیەتی نیشتیمانی کوردستان. کاک شاڵاو بەخێر بێت. کاک شاڵاو لە پرسیارێکی گشتیەوە دەست پێەکەین سەبارەت بە چوونی وەفدەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ بەغداد. دەپرسین چوونی ئەم وەفدانە لە پێناوی چی؟ ڕۆشتنی و تەواجدی یەکێتی بەداخەوە دوای نەخۆشکەوتنی مامجەلال و دوای مامجەلال یەکێتی تەواجدی زۆر کەم بۆ لە بەغدا. خۆتان نزانن بەغدا پایتەختی عێراقە و مرکزی قەراریشە لە عێراقە و ئێمە لە دوای کۆنگرەوە بڕیاری ئەوەمان هەیە کە هەبووە کە ئێمە تەواجدمان لە بەغدا بە بەردەوامی هەبێ و لەم ئاخریانەشە ینی قەرارماندا لە مستەوایەکی بەرز کە تەواجدی یەکێتی بەلایکەمەوە لە هەفتەیەکە چەند ڕۆژێک لە بەغدا ببێ و چەند ئەندامێکی مەکتەبی سیاسی و کارژێڕ و هەروەها بە گوێرەی توانە سەرۆکی حیزبەکەش لەوێ تەواجدی هەبێ و هەندێک بارودۆخی کوردستانیش کە و عێراقیش بەعام کە پێویستی ڕۆژانەی هەبوو کە یاخود هەفتەی چەند جارێک یاخود هەفتەی چەند ڕۆژێک کە تەواجد هەبێت چکە ئەحداسەکان لە کاتی دروستکردنی حکوومەت و بەرنامە چڕی پەرلەمان و قانون و قەرارەکان یعنی پێویستی تەواجدی هەبوو بۆیە تەواجدمان لە بەغدا بە مستەمڕیە و هەر بڕیاریشمان وایە مەکتەبێک بە پلەی باڵا ئەندامەکانمان لەوێ ببێت. بەڵێ کاک شاڵاو، دیارە لە بەغدا یەکێتی نیشتیمانی کوردستان داوای کردبوو کە بودجەی پارێزگاکان بە چیا بنێردرێت واتە بەجیا مامەڵە لەگەڵ پارێزگاکان بکرێت. لە ئێستادا حکوومەتی ینی خەڵک بەگشتی و هەرێمی کوردستان بەدەست قەیرانێکی دارایی گەورە دەناڵێن. دەزانین کە ماوەی نزیکەی 2 مانگ بوو موچە نەدرابوو. خەڵکانێک دەڵێن کە گوایە ئەم داخوازیە یەکێتی زەرری لە کەیسی موچەخۆرانی هەرێمی کوردستان داوە بۆتە سەبەبی ئەوەی کە موچە دوابکەوێ، پرسی موازنە دوابکەوێ، حکوومەتی عێراقی بودجە بۆ هەرێمی کوردستان نەنێرێت تا چەنەم بابەتە ڕاستە؟ نا ئەو ئەسڵ ئەساسی نییە. سەبەبی داواکردنی یەکێتی بۆ ئەوەی یەکێتی بەو نوع داوای نەکردو. یەکێتی ئەڵێ ئەگەر لە حاڵەتێکە حکوومەتی هەرێمی کوردستان کە ئێمە هەموومان نەزانین حسارێکی سیر لەسەر ئەم سنوورەیە، لەسەر سنووری سلێمانی گەرمیان ئیدارەی ڕاپەڕین لەلایەن خودی حکوومەتی هەرێمەوە حسارێکی مادی زۆری لەسرە. بۆیە بڕیار کەمان وابوو ئێمە داوا ئەومان کرد لە حاڵەتێکە ئەگەر ئەوان نەیان نارد عێراق ملزەم بێ کە بەشەکەی ئێرە بنێرێ و فعلەن ئەوەش لە موازنە و لە ئەوانە قەرار دراوە و ئێستاش حاڵەتەکە وایە ئەنێردرێ بۆ هەرێم. بەڵام ئەگەر لە حاڵەتێکە هەرێم پابەندەکانی خۆی بەرامبەر بە سنووری پارێزگای سلێمانی و ئیداری گەرمیان و ئیدارەی ڕاپەڕین جێبەجێ نەکرد، لەو حاڵەتەیە حکوومەتی مرکزی یاخود بڵێن حکوومەتی فیدرالی حەقی ئەوەی هەبێ بینێرێ. ئەویش لە نەتیجەی ئەو حیسارە بوو کە لەسەر سلێمانیە. بەڵێ کاک شاڵاو، لە ئێستادا وەفدەکانی حکوومەتی هەرێم وایان لێ هاتووە بچووک بوونەتەوە بۆ ئاستی حزب. دەبینین پارتی بەجیا وەفدەنێرێ و کۆی لە ئێستا حالیان وەفدێکی پارتی دیموکراتی کوردستان پێم وابێ دوێنێ لەگەڵ بەڕێز باڤڵ تاڵەبانیش کۆبوونەوەیان هەبوو. هاوکات باڤڵ تاڵەبانیش خۆی لە ئێستادا لە بەغدادا. دەبینین ماوەی نزیکەی ساڵێکا وەفدەکان جابەجا دەچن. ئایا ئەمانە تەمسیلکردنە لە ڕای حزب یان تەمسیلکردنە لە ڕای حکوومەتی هەرێمی کوردستان؟ ئەگەر وایە ئەمە زەرەر لە ستاتۆی هەرێمی کوردستان نادات؟ دڵنیا بە زەرەری لێدا، بەڵام بۆ وای لێ هات. ئێمە ئەگەر لەبیرتان بێ کوتلەی سەدری ئەکسەرەتی ئەندام پەرلەمانەکانی یعنی با بڵێن عەدەدی پەرلەمانتارانی ئەو لە هەموو حیزبەکانی کرد زیاتر بوو تاک بە تاک بڵێن. پارتی لەگەڵ ئەوانان ڕێکەوت بوو، پارتی لەگەڵ سەدر لەگەڵ حەلبووسی ڕێککەوتبوون کە خۆیان حکوومەت تەشکیلکەن و ڕێی سەدریش بەواسێ وابوو بێ کە هیچ کەسێکی تر بەشداری نەکا. یعنی تەوەجوهەکە وابوو پارتی ئەویست لە کوردستانە خۆی حکوومەت بەتەنیا تەشکیلکە لە مرکز هەر ئەو تەمسیلی کورد بوێ و بەنسبەت شیعەوە سەدر
تەمسیلی کورد یعنی شیعە بکە بەنسبە سونەشەوە حەلبوسی بیکە. ئێمە لەو سەروبەندەشە ئێمە دوای کۆنگرە لژنەیەکی باڵاماندانە با لێرە خەتعی بکەم و بۆی ئاگاداری شتێک بکە لژنەیەکی باڵاماندانە بۆ فاوەزان لەگەڵ پارتیە کاک بافڵ کە ئەوسا هارسەرۆک بوو من کاک دکتۆر خەسرە و گوڵ محەممەد ژنەی باڵای یەکێتی بووین بۆ دانووسان لەگەڵ پارتیە لە ناو پارتیش کاک نێچووران بارزانی کاک وشیار زێباری کاک محمود محەممەد نوێنەرایەتی پارتیانە کرد یعنی لە مفاوەزاتا بووین ینی هەر دائیمەن بە بەردەوامی کۆبوونەوە شتمان هەبوو لەو سەروبەندەیە پارتیش داوای لە ئێمە کرد کە هەموو لایەکمان و ئێمەش ڕێئیماوا بوو کە بە یەکدەنگی و بە یەک ڕەنجی بچینە بەغدا بۆ داواکردنی مافەکانی هەرێم بەقوەتر ئەبین هەرچەند ئێمە ڕێئیماوا بوو لایەنەکانی تریش بێن یعنی نەکار پارتی و یەکێتی لێکێ لە کۆبوونەوەکانە پارتی داوای لێکردین کە دەستنیشانی وەفدەکەمان بکەین وتیشان ئێمە لاریمان لێ نییە کە یەکێتی سەرکردایەتی وەفدی هەردوو لا بکە طبعا ئەمە گۆڕانکاریی سیر بوو بە نسبەت ڕێی پارتیەوە فعلا کاک عیماد ئەحمەد و مەجموعەیە برادەر لێرەوە ڕۆیشتن و لەوێش کاک وشیار زێباری و ئەوان کە سەرۆکایەتی وەفدی ئەوانیانە کرد کە چوو بوونە لای جەماعەتی سەدەر قسە بکەن تووشی مفاجعەیان کردبووین برادرانی پارتی ئەوان کاک عیماد قسەی کردبوو کتی ئەوە هاتوین و بۆی قسە بکەین لەسەر ڕێکەوتن بینی هەرێم و ئەوانە و ئەوان پێیان وتبوو ڕێکەوتنیشی ئێمە ڕێکەوتنمان لەگەڵ پارتی کردەوە مازانانی ئێوە هاتوون ئیمزایکەن یعنی تووشی ئیحرازێکی هیدی کردین و هەڵوەشایەوە هەموو ئەوە یعنی لە ئەساسا پارتی لە عملەتەکە ئاویست تووشی ئیحرازیەکمان کەن لەوێ کە مەجای کشانەوەمان نەبێ بەڵام بەڕاستی دە سیاسەتە ئیحراجی نییە ینی مەفروزە کە تۆ قەزیەکەت بەدڵ نەبوو پێت ڕاز نەبوو ئەبوو ڕێی خۆمان هەبێ طبعا ئەوان لە بیدایەتە هەوڵ و کۆشتەکەیان ئەوە بوو کە شیعە بکەنە دوو باش بەڵام بەڕاستی ئێمە ئەمانزانی لە نەتیجەی شەڕی شیعە ئەگەر شیعە و شیعە شەڕ ببێ دڵنیا بە پرشکەکەی ئەوە نییە بەس پرشی بەر کوردستان بکەوێ لەوانەیە پرشکەکەی کوردستانیش بسووتێنێ کاک شاڵاو بەڵام هاوکات مەسەلەن زۆر جارێکێتیش پەیوەندی لەگەڵ شیعەکانی ناو چوارچەوەی هەماهەنگی لە ئاستێکی زۆر باڵادا بووە پێم وابێ ئەوش لە ڕێگەی چوارچەوەی شیعەکان ناو چوارچەوەی هەماهەنگی و هەوڵە لایەنێکێتی شەوە درراوە زۆر جار پەیوەندی شخصی بەڕێز کاک بافڵ لەگەڵ بەڕێز خەزعەلی زۆر جار جێگەی ڕخنەی بەشێک لە خەڵکی هەرێمی کوردستان لێکەوێتەوە ئەمە جۆرێک ئێوەش هەر ئەو مامەڵەیەتان لەگەڵ بەغداد نەکردووە ئەزانی چی ئێمە مامەڵەمان لەگەڵا کردوون بەڵام قەت نەچوینەتە کۆبوونەوەیەکەوە کە شەریکەکانیشمان بە حساب مەفروزە پارتی شەریک بێ لەگەڵمانە لێرە کە بیان بین بە ئیحراجی بۆ ئەوێ بەعکسەوە ئێمە ڕێی خۆمانمان داوە دوای ئەوەش ئێمە لە عێراقا تەعامل لەگەڵ ئەبری واقعەکەین دنیاش تەعامل لەگەڵ ئەبری واقعەکە لەوانەیە ئێستا دەوڵەتانی دنیا زۆر پارتی وێچێتیان بەدڵ نەبێ بەڵام چکە ئەمری واقعین تەعاملمان لەگەڵەکەن تۆ سەری ئەمریکاکە لە کوردستانی سووریا تەعامل لەگەڵ بەشێکەکە کە تورکیان ناتۆیە ئەو پێڵێ پەکەکەیە ئەم تەعاملی لەگەڵەکە لێرە پەکەکە لە لیستی ترۆرایە بەنسبەت ئەمریکیەکانەوە لەبەرەوە تەعاملکردن لەگەڵ ئەمری واقع خەڵک تەعاملەکە بەڵێ ئەمڕۆ خەزعەلیش نەبێ محمود حوسێنێکیش بێتە پێشەوە کە دەسەڵاتدار بوو مەزدەری مرکزی قرار بوو لە عێراقا مەجبوری نێمە تەعاملی لەگەڵا بکەین کاک شاڵاوە چینە سەر دۆخی هەرێمی کوردستان و پەیوەندیەکانی یەکێتی و پارتی بەر لە 3 مانگ جەنابەت لە کەناڵی ڕوودا و باست لەوە کرد کە پەیوەندیەکانی یەکێتی و پارتی زۆر خراپن واتە نزیکن لە هەڵگیرسانی شەڕی ناوخۆ بێگومان 3 مانگ بەر لە ئێستا هەمومان نەزانی دۆخی یەکێتی و پارتی تا ئەستێک هێورتر بوو باشتر بوو لە ئێستا دۆخەکە زۆر خراپە وەکو دەڵێن زۆر جار بەرەو تەقینەوە یەکجارێکی دەچێت و لە وەزارەتی پێشمەرگە بەشێک لە بەرپرسە سەربازیەکان هۆشداریان لە بەرامبەر ئەمە داوە لە چەند ڕۆژی ڕابردوو پێ دوایە دۆخەکە لەمە خراپتر بۆ کوێ دەچێت یانی ئەزانی مشکلەی ئێمە لەگەڵ پارتیا مشکلەکە مزمنە و بە حەقیقەتیش تیان ناگەین پارتی دوو بەشی دوو ئاراستەی زۆر لە یەک دوور و زۆر لە یەک جیاوازن هەندێکیان زۆر عەقڵانی کە لەسەر قەزیەی کورد ناڵێم لەوانەیە لەسەر یەکێتی هەردووکیان هاوڕابن هەردوو جەماعەتەکە بەڵام کە ئەگاتە سەر قەزیەی کورد هەندێکیان زۆر کورتترن لە هەندێکیان
هەندێکیان زۆر تەسکبینی و پارتیبینی بیرەکەنەوە. مشکلەکانی ئێمە چەندین جارە ئەچین لەگەڵیانە کۆ ئەبینەوە. نوێنەرەکانی ئەوان زیاتر کە کاک فازل میرانی، کاگوشیار زێباری، کاک محمود محەممەد، کاک ئارام جێڵدا، کاکسی دادبارزانی جارێک لە یەکچێ لە کۆبوونەوەکانە بوون. بە حەقیقەت ئەوانەی کە هەر داوای لێبوردنی شەکەم هەندێ ناوم لە بیرچووە، بەڕاستی ئەوان یعنی لە قسەکردن و ئەوانەیە هیچ فەرقیشان نەبوو لەگەڵ ئێمەیە. بەڵام لە ناوەڕاستی کۆبوونەوەکانە سەرەکەی حەدەسێک دێتە پێشەوە کە یعنی هەموو ڕیسەکەت وەکو کورد دەڵێ ڕیسەکە لێ ئەکاتەوە بەخوری. ئەمە ئاراستەیەکە لە ناو پارتیە. جا ئاراستەکە چێ تەوجیهێکە چێ تەوجیهی ناکە. یعنی لە ئاخر پێش ئاخر کۆبوونەوە کە لە لەواشان کرا لە سەلاحەدین کاک بافریش هات. طبعا من بۆ خۆم زۆر دژیەوە بووم بافڵ تاڵەبانی بێتەوە کۆبوونەوەنەوە بەڕاستی و پێشم وت ئەو ڕێی وەکو ڕێی ئێمە نەبوو. پێت وایە ینی وەفتەکەی پارتی لە ئاستی لەوەی سیاسی و هەموو کەسێک لە ئاسی یەکتریایە. ئێمە لە بۆی لە حرمەت و هینی مقابلەکانیشمان کەم نەکەینەوە. بەڵام ئێمە ڕێیمان وا بوو ئەگەر ڕێک نەکەوتین یەکێک هەبێت لە پشتەوە کە بتوانێ یعنی بەرنامەکەمان لێ بگۆڕێ بەرەو بزانی باشتری بەرێ. یعنی بەسەرەن جاری وایە لە مفاوەزاتە ئیحراجێکت تووشە بێ تۆ لەوەیان نابێت ڕێی نهایی بدەیت. بەڵام کە ئەگەر ئەوی تیابێت کە سەرۆکی حیزبەکەیە ئەو وتی بەعکسەوە ئێمە بڕیاری ڕێکەوتنمان داوە بەڵێ منیش دێم بۆ ئەوەی لەوێ قەراری نهائیمان بەدەستەوە بێ. دەستەی کاریگەڕی لەگەڵ خۆی بردو کە ئەو سەرۆکی حیزبەکەی وەگە دەستەی کارگەڕ کە بچین لەوێ قەراری نهائیمان پێوێ. یەکە ڕۆشتین عکسەوە کۆبوونەوەکی زۆر زۆر باش بوو هەموو کۆبوونەوەکانمان. بەڵام دوای کۆبوونەوەکە یان لە ناو کۆبوونەوەکەیە حاڵەتێک دروست دەکەن کە هەموویمان لێ تێکەداتەوە. من نمونەت بۆ بێنمەوە کۆبوونەوەی یەکەم عادەتەن ئەدەبیەن و پرۆتۆکۆلی کۆبوونەوە خەڵک تەلەفۆن بەدەستەوە ناگرێت. مەسەلەن لە ناو کۆبوونەوە تۆ مفاوەزاتی دوو حیزبی جیاوازەکەی تەلەفۆنت بەدەستەوە بێ و تەلەفۆنت بۆ بێ و تەلەفۆن بکەیت. هێمن هەورامی تەلەفۆنەکەی 5 جار 6 جار تەلەفۆنیە کرد و تەلەفۆنی بۆ هاتەوە. بۆمە ئاراستەکردنی ئاسپێ حتمما ئاراستەکردنە قابلی مناقەشە نییە کە ڕۆیشتە دەرێ ڕوخسەتی خواست نانی لەگەڵمان نەخوارد. ئەو ئێمە کۆبوونەوەکە دوو بەش بوو پێشنیوەڕۆ و پاژنیوەڕۆ. یعنی دوای نان خواردنیش هاتینەوە بۆ کۆبوونەوەکە. من ئەو پێش ئەوەی نانی نیوەڕۆ یعنی کۆبوونەوەکە قەتاکردن بۆ نانی نیوەڕۆ ڕۆیشت. نانی نیوەڕۆمان خوارد. برادێکمان مەسئولی دەستگای هەڵبژاردنی خۆمانە لە تەلەفۆنەکەی پیشاندام کوتی کاکشاڵاو سەیریکە تم چییە کتێوە فراکسیۆنی پارتیە ڕێ کۆبوونەوەکە سەری نەگرتو و کۆبوونەوەکە فەشەلی کردو ئالە و ئێمە لە ناو کۆبوونەوەین لە بەشی دووەم ئێشتان دەڵێ ڕلیسێکیشمان دەر نەکردووە. یعنی ئێشتان نەگەیشتونەتەوە کۆبوونەوەکە ڕێکەکەوی یان ڕێ ناکەوین. فراکسیۆنی پارتی لەوێ ئینی کرد و ئەو بوو بۆ بەیانی بەزمەکەی پەرلەمانیشان دروست کرد و ئینەکان کرا. ڕۆژێک کەش لەوێ بووین ئێمە لە ناو کۆبوونەوەیان سەرۆکی حیزبەکەشی تایە. ئەمانە ئیهانەن یعنی ئیهانەی شەخسین. لە ناوەڕاستی کۆبوونەوەکانمانە مەسئولی ئیعلامیان مەسئولی ئیعلام ئەندامی سەرکردایەتیە مەسئولی ئیعلامی ڕێکخراوێک یاخود حیزبێکی وەکو پارتی یان یەکێتی خەڵکی مەسئولە خەڵکی یان مەسئول نییە. مەسەلەن یعنی بە شێوەیەزێک باسی یەکێتیە کرد یعنی بە شێوازێکی زۆر نامەقبول ئەوە بوو کە هاتینە دەرەوە کاک بافڵ قسەکانی کرد. مەسەلەن ئاخر کۆبوونەوەمان لەگەڵ پارتیە بە لە دەباشانی یەکییانەیە ناوی کەمال کەرکوچیە. کەمال کەرکوچی بە خیائین بە مام جەلال و باوکم و ئەوان و هەمووی بە خائین ناوە برد و ئەوانە و ئێمە لە کۆبوونەوەکە پێماوتن بۆ وا ئەکەن ئەمە خزمەتەکە و بافڵ قسەکانی کرد. حتا وای وتی یعنی هەرچە لەمە نێنی کۆبوونەوەیە بەڵام هەر ئێڵێم وتی گوێتان لە ئێمە بۆ قسەیە بە مەلا مستەفا بڵین بە کاک بەسعود بڵین. یعنی بۆ وا ئەکەن مەسەلەن گەیشتۆتە دەرەجەی ئەوەی کە قسە بە باوکم بڵێن نەماوە قسە بە شەهیدەکە سەرکردەکانمان بڵێن کە نەماون
یعنی بۆەوە من قسەکەم لێ وەرگرتەوە بەڕاستی و پێشم وتم ئێمە برادەرەکانم ئەم ناسن و ئێوەش بەشێک ئەم ناسن من زۆر ڕەتفعلم لە فعل زۆر بەقوترە یعنی ئەوەیە چەکە لە عیبەکانی من ڕجاتان لە یەکەم ئەم مەهزەلەیە ڕابگرن بۆ ئەوەی وای لێ نایە ئێمەش ڕەتفعلەکەمان لە فعلەکەی ئێوە زۆر بەقوتر بێ خوا هەڵناگرێ و بە ویژدان بیڵێم تووشی مفاجئە بوون وەفدەکە زۆریشان پێ ناخۆش بوو زۆریشان پێ ناخۆش بوو ئەم کردارە یەکەچی دوای ئەوە بەسەلا ئەو کۆبوونەوەیە تەبعاً نەتایجیشی زۆر باشی هەبوو بەڵام دوایی ساردێکی خستەوە بینمان بۆیە پارتی بە ڕێی ئێمە بەرنمەیەکی تێکدانی هەیە ئەمە ڕێی شاڵاوە ڕێیەکێتی نییە ئەوەی خۆم بۆیە چم هیوادارم ڕاستیش نەبم چکە خراپە بۆ چوونەکەم هەستەکەم پارتی بەرنمەیەکی هەیە کە ئەوێت کوردستان جیاکاتەوە بە قەنەعەتی من ئەوە ئێمە نین کە بمانەوێت جیایکەنەوە ئەوانن کە ئەیانەوێت جیایکەنەوە ئێستا ئەگەر ئێوە بلا حەزە بکەن هەموو ئاراستەکان هەوری ئەوان بۆ نەهێشتنی دەسەڵاتی حیزبەکانی تر کە لە ناو حکومەتان ینی لە دەسەڵاتیان نەهێڵن ئەو محاولانەی کە لە وەزارەتی پێشمەرگە ئەیکەن ئەو زەختەی کە لە کۆمەڵ و یەکگرتوژەیکەن لە گۆڕانی ئەکەن کاک شاڵاو جەنابێت ئاماژەت بە شتێک کرد کە ینی کار گەشتۆتە ئەوەی کە هێرشەکەنە سەر مێژووی یەکتر یاخود بە جۆرێک لە جۆرەکان تەشهیر بە مێژووی یەکترەکەن بە مێژووی سەرکردە سیاسیەکانی خۆتانەکەن بە تایبەتی وەکو جەناب تەڵەی پارتی جۆرێک لە تەشهیر بە سەرکردە سیاسیەکانی کێتی نیشتیمانی کوردستانی کردو لە ڕابردوودا پێ دوایە خراپی پەیوەندیەکان بەو ڕاددەیە بگاتەوەی کە جارێکی تر بتوانن ئێوە کێشەکان چارەسەر بکەن و واتە ئەو اتفاقات استراتیژیی کە لە بینێکێتی و پارتی لە ڕابردووە بوو جارێکی تر زیندوو ببێتەوە بڵێن کێشەکان چارەسەر بوون ئەزانی ئێمە بە درێژایی تاریخی هەردوو لامان خۆشی و ناخۆشیمان بووە لە بینی یەکتریە من بۆ خۆم مێژوەکەی هەردوو لامان بە باشی نبینم چکە بۆچی مێژوو جوانیتیان نییە بۆ چکە مێژووی ئێمە پڕی مەئاساتە میلەتی کورد شۆڕشی کردووە شۆڕشکردن مەئاساتە چکە خەڵکە کوژی و خەڵکت لێ کوژرێ یعنی ئەمە خۆشی نییە لە مێژووە یعنی جوانی نییە لە مێژووە ئێمە و پارتی شەڕبان بووە هیچ جوانێکی تیان نییە کە ئەوە ئێمە خەڵکمان لێ شەید بوو بێ ئەوان خەڵکیان لێ شەید بوو بێ ینی هیچ جوانێک لە مەئاساتان نییە لە لای من یعنی وەکو شاڵاو بۆیە مێژوەکەمان یعنی کەلیمەی جوان بۆ مێژووی جوانی خۆمان نازانم ینی من ناتوانم بڵێنەوە ئێمە ئەوەندەی باشەمان کردووە کە بە یەکەوە بووین دەستکەوت بۆ کورد بووە کە خلافمان هەبووە دەستکەوتەکان لە ناوچوون مەسەلەی ئیتیهامکردنیش یعنی ئەوان غەڵەتن یعنی ئەمە تاریخی نووسراوەیە لە 64 ئەوان لەگەڵ عەبدولسەلام عارف ڕێکەوتن و بە جەیش و جاش و هینی ئەوان و بە چەکی ئەوان باڵی مەکتەبی سیاسیان لە ماوەت و ئەوانەوە کرد و ڕۆیشتنە ئێران لە 66 ئەوان لەگەڵ حکومەتی عەبدوڕەحمان عارف ڕێکەوتن و دوو وەزیریشان هەبوو لە 68 ڕاستە باڵی مەکتەبی سیاسی لەگەڵ بەعز ڕێکەوت بەڵام ئەوانیش ڕێکەوت بوون لە هەمان کاتە بەڕێز کاک موحسین دزەیی وەزیری ئەوان بوو ئەو وەزیرەی کە دابوویان بە با بڵێن باڵی مەکتەبی سیاسی بەبێ وەزارەتیش بوو بەبێ حەقی بەبوو وەزیرەکەی ئەوان حەقی بە هەبوو باشە ئاش بەتاڵ کرا ئەو هەموو بەدەسەهاتەی میلەتی کورد لە ئاش بەتاڵێکا کۆتاییان پێهێنا لە ساڵی 78 لەگەڵ جاشەکانی تورکیا کارەساتی هەکاریان کرد بە فیتی ئەوان لە 79 شەڕی کوردی ئێران ئەوان پێش قەرەوڵی پازدار و ئێران بوون بۆ لێدانی کورد ئەو کابرایی کە قسەکانی کردبوو کەمال کەرکوچێکە ئەوە بۆ خۆی لەوێ لە شەڕەکەی سەردەشا دوو دۆشقەی بەجێ هێشت و لە یەکێ لە شەڕەکانی وابزان لە زێوە بوو دەستیشی بریندار بوو
ئێسیبێکی ئاب هەمومان لە بیرمانە 97 تورکیایان هێنا یعنی ئەم گێڕانەوەی منیش هیچی سفادەیە بە قەزەی کوردی ناگەێنێ یعنی ئەوە نییە کە ئێمە بێدەنجین ئەوان ئەو قساناکەن ئێمە بێدەنجین مەسەن باسی 16 ئۆکتۆبرەکە 16 ئۆکتۆبر ئەسبابی چی بوو سەبەبەکەی ڕیفراندۆمەکە بوو هەموو کورد لەگەڵ ڕیفراندۆم بوو درۆیە بڵێم لایەکی دا بوو بێ پارتی بێ بەڵام ئێمە کە هەموو دنیا هاتە لامان و ڕجای لێکردن مەیکەن چکە زەرەری تیاکەین گەیشتینە ئەو قەناعەتەی کە دۆست و دوژنەکانمان پێیانە وتن مەیکەن زانیمان تووشی کێشە ئەبیت من مقابلەیەکی مەسعود بارزانیم لەلایە کابرایەکی ئەجنەبیە ئێستا لە ناو تەلەفۆنەکەمایە کە بۆ خۆی ئەڵێ کە داوای گۆڕینی کەلیمەیەکم لێکردن کە زانیم نایگۆڕن زانیم موسیبەتێکمان بەسەرێنن موسیبەتەکە چی بوو موسیبەتەکە داگیرکردنەوەی ناوچەکانی خۆمان بوو باشە ئیسراری کاک مەسعود بە تەبیعەت پیاوێکی شەرمنە بەڵام لە عینە کاتشە زۆر عینادە یعنی بە عینادی خۆی کرد بە قسەی ئەم هەموو دنیای نەکرد لە ئومەم متحیدەوە لە ئەمریکاوە لە ڕووسەوە لە ئەوروپیەکانەوە هەرچی لە تورکیاوە لە ئێرانەوە لە عێراق خۆیەوە بە دۆست و دوژمن ئەم کابرایە سواری عینادی خۆی بوو هەرکوتی ئەیکەم و ئەیکەم و ئەوە نەتیجەکەی بوو و یەکێتیش زەرەری تیا کرد بۆ چکە ناوچەکە شوێن نفوزی یەکێتی بوو من درێ لەگەڵا ناکەم وەکو بۆچووری خۆم گەشتومە تا ئەو قەناعەتەی مەسەلەی شنگاریش و مەسەلەی ڕیفراندۆم لە ئەسڵە بە ئیتیفاقێکی سیاسی پارتی کردی لەگەڵ هەندێک شوێنە چکە هاتنی داعش بۆ شنگار ئەوە نەبوو کورد نەتوانێت بەرگری بکە و ئەگەر لەبیرتان بێ ئەو کۆبوونەوانەی کە لە ئوردن و لە ئەو وڵاتان دەسەڵات بەدەستی سوننە ئەکرا ئەو زەمانە پارتی لە هەمویان بەشدار بوو و شنگاریش چۆڵکردنی من ناڵێم قەتڵ و عامکردنی ئێزدیەکان ئەوان بوون باشە بەڵام لە نەتیجەی تەسلیمکردنی شنگار قەتڵ و عام و ئەنفالی ئێزدیەکانیشی بەسەرهات و لە نەتیجەی ئیسراری ئەوێ ئەگەر خیانەت بێت تۆ لێکی بدەرەوە کامەی خیانەتە ئەوەیە کە ئێمە یەکێتی ئیتفاقی کرد لەگەڵ حکوومەتی عێراقیە لەگەڵ ئەمریکیەکانە شوێنێکی لێ پێڵن کەیوان لە کەرکووک مەعسکەرە کە جەیشی عێراقی و پێشمەرگە و ئەمریکیەکان لە کەیوانە کۆ ببنەوە ئێمە ئەو ئیتفاقەمان لەگەڵا کردن کە حکوومەت نێتەوە ناو شارەکە باشە هەر بەدەست کوردەوە ئەمایەوە بەو نەوعیکە بوو ئەوان نیان کرد محافزی کەرکووک هەر لەبەر ئەوەی کە یەکێتی نەبێ ئەوان مەناعەتیان نییە مهم ئەوەی ئێمە نەبینی تر چی ئەبێن نەتیجەکەی با ببێ بڵێ کاک شاڵاو ئێوە هاوبەشێکی استراتیژی پارتی بوون لە حکوومەتیشا ئێستا بەیەکەوەن کێوە هەموو هەڵانە بینن هەموو ئەمانە لەژێر هەیمەنە و استراتیژەتی حکوومەتی هەرێمی کوردستان داکراوە بە تاکید بەناوی حکوومەتی هەرێم و کوردستان و بە نوێنەرایەتی حکوومەتی هەرێمی کوردستان و اتفاقەکان کراوە بۆی وەکوێتی بایکۆتی حکوومەتتان نەکرد لەم دۆخەیە بۆ ئێستا مەسەلەن هەڵوێستان هەیە و کاتە هەڵوێستان نەبوو لە بەرامبەرم خەزیانە من لەوەیە با ئاعترافێ بکەم برادرانی ئێمە لە حکوومەت هەڵەیەکیان کرد ئەم حکوومەتە حکوومەتیشی ئێتلافی بوو بدایەت ئەگەر لەبیرتان بێ پێش ئەوەی مەسرور بارزانی ببێتە سەرۆکی حکوومەت پانێلێکیان کرد لە ئوتێلێکە لە ڕێگای بەکرەجوێ ناوەکەی نازانم لەبیرم چۆتەوە وابزانم NRT کردی منیان بان کرد بوو لە بەشێک لە یەکێک لە پیلەکانە قسەم کرد باسیێوان گوتم با بەجارێ زووە حکم بەسەر ئەم کابرایان مەدەن کە باشە یان خراپە و هەڵەشەکە پارتی ئەم بە منقزە زانێ ئێستا چکە تەجروبەی ئیشکردنیمان نەدیوە لی گەڕێن با ئیش بکە بە هەموو لایەکمان مادام حکوومەتەکەی ئێتلافیە بێ هەموو لایەک محاولەی ئیشکردنەکە بکە هەڵەی ئێمە لەوەیە لە یەک شتێکا بوو لە یەکەم هەنگاوی ئەم حکوومەتە ئێتلافیەیە سەرۆکی حکوومەت هات مەجموعەیەک یاریدەدەری بۆ خۆی دانا سەلاحیاتی لە وەزارەتەکان سەدەوە دای بە یاریدەدەرەکانی ئەبوو ئێمە لەوەیە مووقیفمان هەبێ برادران ڕێیان وا بوو با هەر لەگەڵیان نابڕۆین و بەشکم باشتری کەین و بەشکم باشتری کەین لە نەتیجەیە ئەوە گەشتونەتە ئەم دەقیقەیە کە هیوادارم هەردوو لا ئێمەش و ئەوانیش گوێ لەو خەڵکە عاقلانەی ناو حیزبەکانی خۆمان کە قەزیەی کوردی لە ئێمەش گەورەترە لەوانش گەورەترە وازنەهێنانی ئێمەش لە حکوومەت با بە سەراحەت پێت بڵێم مام جەلال لە ژیانی خۆیە جارێک منی برد بۆ شوێنێک وتی کوڕم ئەگەر مردم ئەلێرە ئەم نوێژن من گریام تەمان
وتی کوڕم کەس بە وەسیەت نەمردووە وەسیەتی دووهەمی قەت جێنشینێکی بە خۆی دانەنا بڵێ فڵان کەس جێگامەگرێتەوە مامجەلال قەت ئەوەی نەکرد وەسیەتی دووهەمی قەوارەی هەرێمی کوردستانە ئەبێ بیپارێزن ئێمە هەتا بۆمان بکرێ واجبی کوردایەتی و ئەخلاقی خۆمانە کە احتیفاز بە بەم شێوە نالەبارەشی کە ئەم حکومەتی هەرێم و قەوارەیە بەڕێوە ئەچێ ئێمە احتیفازی پێوە بکەین و هەتاکو مەیئوسبوون لێی ئێمە ئەبێ بڕێن لەگەڵی. بەڵێ کاک شاڵاو وەسیەتەکەی بەڕێز مامجەلال هاتە دی قەوارەی هەرێمی کوردستانان توانیمان بیپارێزین پێدوانی ئێستا ئەو ستاتۆی هەرێمی کوردستان لە دوا قۆناغی لاوازی خۆیدا وەکۆی کە زۆر لایەنیش هۆشیاریان داوە لە بەرامبەر هەڵوەشانەوەی قەوارەی هەرێمی کوردستان و ڕاگررتنی درێژکردنەوەی تەمەنی پەرلەمانی ژێکێک بلو هەنگاوانەی کە حکوومەتی ناوەندی لە دژی هەرێمی ناوی و یعنی بە هەموو پێوەرەکان دەتوانین بڵێن ئێستا ستاتۆکە لە ژێر مەترسێکی زۆر گەورەدایە. من بالدەم لە دیانەت و لە هەندێشت نەکوتم مەسلێکت بۆ لێنمەوە قورئان بەنسبەت موسڵمانەوە دەستورەکەیەتی بەڵام تۆ سەیری کە چەند فەرعی لێبووتەوە ئەم دەستورە بە نەوعێک تەفسیرەکە کە خۆی ئەوێ ئەگەر حەق بدەینە هەموو شتێک ئێمە لەم هەرێمەیە کە ئەوەندە ئەڵێنەوە بە پێی دەستور و بە پێی دەستور و بە پێی دەستور ئایا بە خۆمان دەستورەکەی کە ئەڵێن بە پێی جێبەجێەکەی یعنی ئەو حقوقانەی کە هەمانە داوای لەکەی لە دەستور بەڵام واجباتشمان ئەبێ لەسەر بێ ئایا واجباتەکانی خۆمان لەو دەستورایە جێبەجێەکەی لەبەرەوە حقیقەت یعنی شتەکان یەکجانیبە نین باشە هەچ کەسە و بە ئاوازەکەی خۆی ئەیەوێ دەستورەکە جێبەجێ بکە ئەوەی کە واجبێتی بەنەوعێک لە نەوعەکان نیکە ئەجینا ڕاست دەوێت بەڵێ لە حکومەتی مرکزیش حکومەتی فیدرالیش هەندێک قسەی ڕاستە کە لەسەر حکومەتی هەرێمەیکە چکە دەسوور واڵێ باشە و بەشێک لە قسەکانی ئێمەش ڕاستە قەوارە پاراستەکە ماوە بڵێم نەماوە ڕاستە زەعیفتر بووە بەڵێ ئەم قەوارەیە وەکو حکومەتەکانی پێشتری هەرێمی کوردستان نین بەڕاستی ئێستا یعنی قەوارەکە بەو هیلەی نەماوە بەڵام بەڕێی من بەڵێ قابلی ڕزگارکردنە قابلی ئەوەیە ئێمە هەموو لایەکمان بگەڕێنەوە بۆ لوغەتی عەقڵ کە هەرێمەکەش ڕزگارکەین و بتوانین باشترین ئیسیفادە لە دەستور بکەین بۆ خزمەتی هەرێم. کاک شاڵاو باس لە بابەتێک کرد سەرنجت بۆ بابەتێک ڕاکێشام لەسەر 16 ئۆکتۆبەر ئێستا پارتی یەکێتی بە دیاریکراوی لە کەرکووک زۆر کێشەیان هەیە کێشە لەسەر ئەوەیە کە بە یەک لیز نەیانتوانی ڕێبکەون و دیارە وادەکەش کۆتایی هاتووەکو جەنابتان ئاگادارن لە شەڕی داعش ئێمە نزیکەی 2000 پێشمەرگەمان بوو بە قوربانی لە پێناو پاراستنی خاکی کەرکووکە ئایا پێتان وایە خەڵکی کەرکووک و ناوچەدا بڕێنراوەکان جارێکی تر کە شەهید و قوربانێکی زۆریان لەو خاکەداوە لەو ناوچەیەداوە ئەو متمانەیە بە یەکێتی و پارتی دەبەخشن دەنگ بە یەکێتی و پارتی بدەن ئەدەنی چی یەکێتیش و پارتیش بناغەیەکی خۆیانیان هەیە یعنی ئێستا بە تایبەتیش یەکێتی بچیتە کەرکووک یعنی ماڵ نییە گیراوێک پێشمەرگەیەک بریندارێک تەنزیمێک شەهیدێکی یەکێتی نەبێت یعنی زۆر کەم بەدەگمەن ئەتوانی ماڵێک بدۆزیتەوە بڕێ ئەم ماڵە هیچ ڕەبتێکی خوێنی و یاخود فرمێسک یاخود عەرەقی بۆ ئەم حیزبە نەڕشت بێ نییە لەبەر ئەوە خەڵک ڕقی لەمان هەڵساوە من هەموو جارێکەڵێم یەکێتی و فەرقی یەکێتی و پارتی جەماوەرەکەی دووشتە خەڵکی پارتی کە ڕقی لێ هەڵەستێ ڕقی لێتی یەکێتی ڕقی لە یەکێتی هەڵساوە وەکو چۆن تۆ جاری وایە مناڵێکت شتێکی غەڵەتەکە ڕقت لێ هەڵەسێ بەڵام ئەم ڕقە قابلی چاکبوونە تۆ مناڵەکەت نەسیحەتەکەی هیدەکەی تۆوانە یعنی ئێمە خەڵکەکەی خۆمان ڕقی لێمان هەڵساوە ڕقی لێمان نییە فەرقەکە ئەوەیە ئێمە زۆریشمان مەحاولەکە لەگەڵ پارتیا بەڕاستی یعنی کە بابە قیڕوسیا با لە ماڵەوە با شەڕە بۆ کەس بکەین و لە کۆبنەوەکانی مەکتەبی سیاسیا بەڵام با لە شوێنە جێناکۆکەکان چکە عنوانی کوردایەتی نەسڕینەوە لەوێ بین ئەوان هەر ئیسراریانە کرد بە
خاینەکانی 16 ئۆکتۆبر و خاینەکانی 16 ئۆکتۆبر معلعلم هەمووشی دیار بوو کە نەتیجەکەی چیە. کاک شاڵاو بەرەو کۆتایی پرسیارەکانمانە چینەمێ بپرسم یەکێتی ئامادەیە بۆ هەڵبژاردن لە کاتێکا کە دۆخیناویەتی و دۆخیناو خۆیەکێتی و حزبەکە بەگشتی لە دۆخێکی خراپە دەڵێن کە یەکێتی ئامادە نییە بۆ هەڵبژاردن و هۆکارێکە بۆی کە بەردەوام هەڵبژاردنەکان دوا بەخرێتا چەند قەناعەت بکە ئێمە لە پێش پارتیەوە پێمان خۆشحاڵ بژاردن بکەێ بۆی دڵنیا بن ئێمە یەک کێشەمان لە هەڵبژاردنەکەی هەر ئێمە نین ئەوە ئەکسەرێتی حیزبەکانن لە کوردستانە سەبەبەکەی ئەوەیە قانونی ئینتیخاباتەکە لە ساڵحی حیزبەکانی تریژ نین بۆ ئەگەداریتان لە ساڵحی حیزبەکانی تریژ نین ئێمە تۆزە خۆمان کۆ بکەینەوە بەڵێ ئەتوانین بچینە ئینتیخاباتەوە دەنگی خۆشمان بێنین باشە بەڵام بۆ حەزەکەم یەک شتێکت بۆ ڕاست بکەمەوە زۆر دەمێکە یەکێتی هاوڕا و هاودەنگ نەبووە وەکو ئەم دەقیقەیە ئێستا کێشەمان هەیە بڵێ بنیمانە ڕاست ناکەم بەڵام هاوڕا و هاودەنگ نەبووین یعنی ئێستا جاران مەسەلێکە بوو پارتیە کۆنەکان ینی وەختی خۆی هەموو ئەماموت حزبی شیعی وەکو قاز وایە لە سۆڤێت شتێک بکە هەموو قیقەی دێ لێرە ئێمەش بەڕاستی ئەم دەقیقەیە یەکێک شتێک ببێ هەموومان قیقەمان دێ وەکو ئەو زمانەی حزبی شیعی هەموو یەکڕەئی و یەکدەنگین ئێستا بەڵام کێشەمان هەیە بەڵێ ئەبێ جەماعەکە خۆمان ئاشکەینەوە بەڵێ هەڵەمان کردووە ئەبێ هەڵەکانمان ڕاستکەینەوە یعنی خەڵکی دڵسۆزمان عاجز کردووە کە سوکاری شەیدەکانمان عاجز کردووە کە سوکاری تێکۆشەرەکانی خۆمانمان عاجز کردووە ئەبێ ئاشتیانکەینەوە بەڵێ ئەمانە هەمووی واجبن بەڵام بەرەو ئەو ئاسۆیە ئەڕۆینەوە من گەشتبینیشم واتە ئامادەن بۆ هەڵبژاردن دەکرێت بڵێن ئێوە ئامادەن بۆ هەڵبژاردن پێتان وایە یەکێتی دەتوانێت چەند کورسی بەدەست بێت من مەسەلەی بردنەوەی کورسی نییە ئەم جارە مەسەلەی سەنجی مەحەک ئەبێ من تەسەور دەکەم هیوادارم خەڵک ئەکسەرێتی بچێ بۆ سەر سندوقی دەنگدان جاری واشەیە تۆ کە تووشی حادیسەیەکە بی شوێنێکی خۆت برینارەکەی کاچیتە لای دکتۆر ئەبێ ئازارت بدا بۆ ئەوەی چاکت کاتەوە ئەشێ میلەتیش ئێمە ئازاردا بۆی چاک ببین من ئەو داتایجانم قوبوڵە کاک شاڵاو دوا پرسیارێکی جۆرێک لە جۆرەکان خێزانی و شەخصیە بە هیوان بتوانم وەڵام وەربگرم سەبارەت بە گۆڕی خوالی خۆشببوو باوکی ڕەحمەتیتان ئێوە هیچ زانیاریەکتان هەیە گۆڕی خوالی خۆشببوو باوکتان لەکوێ ئایا پێت وایە چ سەرکردەیەکی پارتی ئەم جێگەی گۆڕی باوکی ڕەحمەتیتان دەزانێت بەڵێ پارتی ئەیزانێ و ئێمە یەکێکیان هەبوو لە قیادەی موقەتە تەسلیم بووبەوە ئێمە کە دیکۆمەندەکانی حکوومەتی عراقمان دەستکەوتەوە ئەو باسەکە کە لەکوێ لە شوێنێک لە چ دەیەک هاکوژراون بەڵام هەتا ئێستا گۆڕی زۆربەی ئەو شەهیدانەی کە لە هەکاری شەهید بوون گۆڕەکانیان ونا وەختی خۆی مەسعود بارزانی وعدی بە مامجەلالدا و لەسەر ئەوەش مامجەلال دایکم و دکتۆر بەرهەمینار بۆ لای کاک مەسعود بەڵام دیار بوو وعدەکەی نەبردە سەر هیچ هەوڵێکتان نەداوە لەم ئەخیرانە ئێمە بۆ خۆمان هەوڵی خۆمانمان داوە بەڵام شەهیدی گومناو بن خۆشترە یعنی گۆڕون بن خۆشترە وەک لەوەی گۆڕان هەبێت زۆر سپاس کاک شاڵاو بۆ وەڵامی پرسیارەکان سپاس بۆ ئەم دیدارە بەڵێ بینەرانی دەنگی ئەمریکا لێرە کۆتاییمان بەم دیدارەیە تایبەتە هێنا تا دیدارێکی تر کاتتان شاد و بەخواتان ئەسپێرم